درۆنەکان وەڵامی بارزانیان دایەوە. بارزانی پەیامی خۆی گەیاند و وەڵامی پەیامەکەشی لە ڕێگەی درۆنەکانەوە وەرگرتەوە. پەیام دەربەرزانیە و وەڵام دەرەوەش دەکرێت لە بەغدا بێت و دەکرێت لە تاران، هەروەک چۆن دەکرێت لە ئاڵا ڕەشەکەەوە بێت. لەسەر داوای بەرزانی پارتی ساڕۆژی دەستپێکردنی شۆڕشی ئەیلولی هەڵبژارد بۆ دەستپێکردنی بانگەشەی پارتی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. بارزانی وتی ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە کورد 6 ساڵ لەمەوبەر بڕیاریدا پلانی دوژمنان پوچەڵ بکاتەوە. 24 کاتژمێر بەسەر وتارەکەی بارزانیدا تێپەڕی نەکرد. درۆنەکان ئاڕاستەی هەولێر و فڕۆکەخانەکران. ئەگەرچی هێرشی درۆنەکان زیانی گیانی نەبوو، زیانی مادی زۆریشی لێ نەکەوتەوە، بەڵام پەیامی خۆیان گەیان کە هەولێر و هەرێمی کوردستان ئەو ناوچە ئارامە نییە کە دەسەڵاتدارانی هەرێم بانگەشەی بۆ دەکەن و لە هەر کاتێکدا دەکرێت بکرێتە زۆنێکی نەئارام. سەرچاوی پەیامی درۆنەکان لە بەغدا بێت یان لە تارە، یاخود لەلایەن داعش و گروپە تیرۆریستەکانی دیکەوە بێت، یەک جۆر پەیامی لەگەڵ خۆی هەڵگرتووە کە دەتوانن ئارامی هەولێر تێک بدەن ئەگەر خواستەکانیان جێبەجێ نەکرێت. پەیامی پشتی درۆنەکان ڕوون و ئاشکرایە کە ڕێگا نادەن هەولێر و کوردستان ببێت بە شوێنێکی ئارام بۆ ئەمریکەکان و هێزەکانی هاوپەیمانان. ئەوەش ئاماژەیەکی ڕوونە کە حکوومەتی هەرێم ئەگەر بیەوێت هەولێر بکاتە بەدیلی بەغدا بۆ هێزەکانی ئەمریکا، ئەوە باجەکەی قورس دەبێت. وا دەردەکەوێت پەیامی درۆنەکان پاکێجێکی تەواو بێت کە هاوکاتە لەگەڵ سەردانی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بۆ تاران و کۆبوونەوەی لەگەڵ ئیبراهیم ڕەئیسی سەرۆک کۆماری ئێران. وەک بڵێ ئێرانیەکان کەوتونەتە جوڵا لەسەر ئاستی سیاسی و دیبلۆماسی و هێزی زەمینی و ئاسمانی. بێگومان ئێرانیەکان ئەوە ڕەت دەکەنەوە لە پشتی هێرشی درۆنەکانەوە بن، بەڵام لە ڕابردوو ئەوانەی هێرشیان کردوتە سەر هەولێر ئەو هێزە میلیشیایانە بوون کە نزیکن لە ئێران و دژە ئەمریکا بوون. ئێستا وێنە گەورەکە بەم شێوەیەیە کە لە یەک کاتدا سەردانی کازمی بۆ ئێران و هێرشی ئێران لە ڕێگەی درۆنەکان و تۆپخانە و فڕۆکەی جەنگیەوە بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەرێم و هێرشی درۆنەکان بۆ سەر فڕۆکەخانەی هەولێر لە خزمەت یەک استراتیژ و سیاسەتدان. ئەویش پەیامە بۆ ئەمریکا و دەسەڵاتدارانی هەرێم کە ڕێگە نادەین کوردستان ببێتە زۆنی ئارامی ئەمریکیەکان. ئێستا دەسەڵاتدارانی هەرێم و بەتایبەت بەرزانی کە زۆر جار بڕیارە یەکلاکەرەوەکان لە بارەگاکەی ئەوەوە دەردەچێت لە بەردەم دوڕیانێکدان، یان ڕازیبوون بەوەی ئەو ڕۆژەی ئەمریکیەکان عێراق جێدەهێڵن کوردستانیش جێبهێڵن، یان چاوەڕێ نەکەن هەولێر ئارام بێت. بێگومان بارزانی خوازیارە لە نێوان ئەم دوو بژاردەیەدا بژاردەی سێمی هەبێت، بەڵام ئەوە دەکەوێتە سەرپەیوەندی ئەمریکی و ئێرانیەکان لە داهاتوودا و بەتایبەت لە پرسی ڕێکەوتن نامەی ئەتۆمیدا.